دیارە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم کەمی غازی ماڵان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە سنووری برادۆست لە کاتێکە کە لێسادا وەرزی هاوین و گرمایە ڕەنگە هاوڵاتیان بەدەر لەوەی کە غاز بەکاردهێنن بۆ چێژلێنان بۆ کۆمەڵێک بابەتی دیکە و فێنکەرەوەیش ڕەنگە لی سوودمەند بن کە دەزانین لێسادا کۆی پێداویستیەکان و خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەر نرخەکەی داهاتوە بە بارگرانێکی قورسە بۆ هاوڵاتیان لە کاتێکە ئەگەر ئەم خزمەتگوزاریانە کەم بنەوە ڕەنگە هێندی تر بارگرانیەکە زیاد بکات. من لەسەر ئەم بابەتە و هەروەها بردومانی سنوورەکانی برادۆست دەزانین کە لەلایەن سوپای تورکیاوە تا ئەم ساتەش ناوبەناو بەردەوامی هەیە دەزانین هەر لە ساڵی 2020 و پێشتریش ئەم سنوورانە بردومان دەکراتەنات لەلایەن وڵاتی ئێرانیشەوە چەند جارێک سنووری برادۆست بردومان دەکرا و ئێستا زیاتر ئەوەی کە بردومانی ناوچەکە دەکات و باسی لێو دەکەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا. دیارە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم بەڕێز ئەحسان چەلەبی کە بەڕێزیان بەڕێوەبەری ناحیەی سیدەکانن ڕاستەوخۆ بەڕێگەی سکایپ لە برادۆستەوە میوانی من دەبن. کاک ئەحسان زۆر سپاس بۆ ئامادەبوون نێزت دەمەوێت زانیاری لە جەنابتەوە وەربگرین هۆکاری کەمبوونەوەی غازی ماڵان بۆچی دەگەڕێتەوە؟ دیارە کاک ئەحسان بەباشی دەنگی ناگاتە لای من هەڵ دەدەین هاوکارانم ئەم کێشێ چارەسەر بکەن دواتر لەسەر هۆکارەکانی کەمبوونەوەی غازی ماڵان لە برادۆست بۆچی دەگەڕێتەوە تاکە ئەم کێشەیە بەردەوام دەبێت و چه بارگرانیەکی بۆ هاوڵاتیان بە شێوکی گشتی دروست کرد و ماوەی چەندێکە کە غاز لە برادۆست کەم بۆتەوە و لەگەڵ پرسی بردومانەکانی برادۆست کە تاکو ئێستاژ ناوبەناو لەو سنوورانەدا هەیە لە ماوەکانی ڕابردوو بەشێکی زۆر لە گوندنشینان و هاوڵاتیان لەو ناوچەیە سنوورەکانی یەخود ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت زەویزارەکانیان بەجێهێشت بەهۆی بردومانە بەردەوامەکانی سوپای تورکیاوە و کۆمەڵێک بابەتی دیکەش من ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز ئەحسان چەلەبی کە بەڕێزیان بەڕێوەبەری ناحیەی سیدەکانن ڕاستەوخۆ لە برادۆستەوە بەڕێکەی سکایپ میوانی من دەبێت کاک ئەحسان زۆر سپاس بۆ ئامادەبوونت هۆکاری کەمبوونەوەی غازی ماڵان لە سنووری سیدەکان بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس بۆ ئێوەی خۆشەویست هەر بۆ زانیاری بینەران و ئێوەی بەڕێز دیارە بەباشی هەم وێنەکەی کاک ئەحسان هەم دەنگیشی ناگاتە لای من تاکو بتوانم گفتوگۆکانم لەگەڵیدا دەست پێ بکەم و پرسیارەکانی خۆمی ئاراستە بکەم هاوکارانم هەڵ دەدەن و کێشەیەمان بۆ چارەسەر بکەن دواتر ئەم کێشەی هاوڵاتیان ئەم گرفتە و معاناتی هاوڵاتیان لە ڕێگەی ئەو وەکو لێپرسراوێکی ئیداری لەو سنوورەدا پرسیارەکانی خۆم و پرسیارەکانی هاوڵاتیان لەسەرم بابەتە ئاراستەی ئەو دەکەم. غازێکێکە لە خزمەتگوزاریە گرنگ و سەرەکیەکان لە کاتێکا کە لە تەواوی جیهاندا ئێستا ڕێگەچارەی و خزمەتگوزاریەکان گۆڕانکاریان بەسەرداتێت چۆنیتی دابشکردنی ئەم خزمەتگوزاریانە بەسەر هاوڵاتیاندا بە شێوەیەکی ستاندارد و بە شێوەیەکی جیهانی دەدرێت بە هاوڵاتیان بەڵام هێشتا لە هەرێمی کوردستان کەمی غاز چارەسەر نەبووە. دەزانین کە ئەمە تاکە شوێن نییە برادۆست و سیدەکان کە کێشەکەمی غازیانەوە لە ماوەکانی ڕابردووە ئەم کێشەیە ناوچە و شارەکانی دیکەی گرتەوە هەولێری گرتەوە دوهۆکی گرتەوە و سلێمانیش بە هەمان شێوە هەڵەبجە بە هەمان شێوە بەڵام لە ئێستادا کەمی غاز لەم شارانە چارەسەر کراوە بە خۆشحاڵیەوە بەڵام لە سیدەکان دووبارە ئەم کێشەیە سەری هەڵداوەتەوە لەگەڵ ئەوەیدا کە کۆمەڵێک خزمەتگوزاری و پێداویستی لە نێو بازاڕەکاندا بەشێ گشتی لە هەرێمی کوردستاندا نرخیان بەرز بۆتەوە لێستادا گەرپرسی غازیشی بێتە سەر هاوڵاتیان ناڕزایی ئەوە دەردەبڕن گلەیان هەیە لەوەی لە مورزی گەرمایەدا دووبارە گرفتی کەمی غاز بەرۆکی گرتوونێتەوە ئێمە هەوڵ دەدەین بە دوای بابەتەوە کە و کێشەکەیان ناپچین هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە کە چارەسەر دەکرێت و لە برادۆستدا بە تەواوی هەموو سنووری برادۆست ئەم کێشەیان هەیە یاخود سیدەکان بە شێوەیەکی گشتی بە ئەم کێشەی کەمی غازی ماڵانیان هەیە یاخود کێشەکە کاتیە و چەند ناوچەیەکی دیاریکراوە و چەند گەڕەکێکی دیاریکراوی گرتوێتەوە هەر لەسەر پرسی کەمی غاز و هۆکارەکانی
تاکەی بەردەوام دەبێت و چەندێکە دەستی پێکردووە حکوومەت چی دەکات و لایەنی پەیوەندیدار لەو ناوچەیە چۆن هەوڵی چارەسەرکردنی کێشەکە دەدات بۆ هاوڵاتیان. من تەنها گفتوگۆکانم لەسەر ئەم بابەتە نابێت بەڵکو دەزانم کە لەو سنوورەدا کێشێکی دیکەشیان هەیە هاوڵاتیان، دەزانین کە معاناتێکی دیکەشیان هەیە، ئەویش تۆمبارانکردنی بەردەوامی سنوورەکان بە تایبەتی برادۆست شوێنێکی گەشتیاری گونجاو لەبارە، بەڵام خاڵێکی سنووریە بەهۆی ئەوەی کە خاڵێکی سنووریە بە بەردەوام لە بەردەم هەڕەشە و مەترسی بردومانکردندایە. بردومانەکانیش ئەوکو ئەوەی هەیە و باسی لێو دەکرێت لەسەر لەلایەن سوپای تورکیاوە دەکرێت. دیارە ئەمەش دەپێچمەوە یاخود هۆکارێک دەبێت کە من ئەمڕۆ گفتوگۆیی لەسەر دەکەم لەگەڵ میوانەکەم. دیارە پرسی کەمی غاز گرنگترین بابەتەکەیە، گرفتێکەیە لە دەنگی و هەروەها وێنەی میوانەکەمدا. کێشەکە کە چارەسەر بوو و توانرا گوێبیستی دەنگی بم، هەوڵ دەدەم زیاتر گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەودا بکەم. کاک ئێحسان دیارە داوای لێبوردن دەکەین کە کێشەیەکە بوو لە دەنگ و وێنی توە کە بە باشی نەدەگەیشتە لای ئێمە. هیوادارین کە کێشەکە چارەسەر بوو بێت. لەسەر پرسی گەمی غازی ماڵان دێمە لای تۆ کاک ئێحسان کە بەڕێزیان بەڕێبەری ناحیەی سیدەکان بەڕێگەی سکایپ لە برادۆستەوە میوانم دەبێت. کاک ئێحسان زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. هۆکاری کەمبوونەوەی غازی ماڵان لە سیدەکان بۆ چێ گەڕێتەوە؟ سپاس بۆ ئێوەی خۆشەوی، سپاس بۆ بینەرانی ئێوەی بەڕێز. هۆکارەکانی کەمبوونەوەی غاز لە سنووری ناحیەی سیدەکان دەتوانین بۆ دوو هۆکار بگەڕێنەوە. یەکەمیان کەمبوونەوەی غازی شل لە خودی کارگەکانی غاز لە سنووری ئیدارەی سۆران. ئەمە هۆکارێکەوە کردووە ڕێژەی کەمتر غاز بتێ بە بریکارەکان و هەروە سەبارەت بە ناحیەی سیدەکانش کە ڕێژەی غاز کەمتر ئەگاتە دەستی هاوڵاتی یاخود ڕێژەکەی کەمتر بۆتەوە. بریتە لەوەی کە زیاتر لە 1000 ئەوانەی کە کاری کۆچەری ئەەکەن، کاری هەنگەوانی ئەەکەن، لەم کاری کشت و کاڵیەکان لەم ناوچانەدا لە سنوورەکانی تر ڕویان لە ناحیەی سیدەکان کردو. ئەم بەشیان بۆتە هۆکارێکی ئەوەی کەەوە ماڵەکانیان بێنە ئەم ناوچەیە و زیاتر غاز سەر بکرێت. بەڵام سپاس بۆ خوا لە ئێستا دەتوانم وڵە هیچ شتێک نەما و بە ناوی قەیران یاخود هەزمەی غاز لە ڕێگەی 5 بریکاری سەرەکیەوە غاز بەسەر تەواوی دانیشتوانی ناحیەی سیدەکان لە سنووری ناحیە و هەروەها لە گوندەکانی دەوروبەر 148 گوندەوە دابەش دەکرێت. کەی ئەم چارەسەریەکرا لە ئێستادا بەڵێ هیچ کێشێک نەماوە بە ناوی قەیرانی غاز و ڕۆژانە بە نزیکەی 350 بۆ 380 قلین غاز ئەگاتە دەستی هاوڵاتیان. خۆی سیدەکان پێویستی بە چەند بڕێگە غاز هەیە ڕۆژانە غازی ماڵان؟ لە ئێستا لە 350 بۆ 400 قلین ڕۆژانە بەشکات، بەڵام بەهۆی هاتنی ڕێژەیەکی زۆر لە
مەردار و هەروە ئەوانە کاری کشت و کاڵەیەکان لە دەروی سنووری ناحیە سیدەکان ڕویان لێرەدا کردووە وای کردووە کەوا پێویستان بە نزیکەی 600 بۆ نزیکەی 650 قلین بێ ڕۆژانە بەڵام لە ئێستادا کێشەی غاز سوپاس بۆخوا کۆتایی پێهاتەوە لە ڕێگەی پێنج بری کارەوە بەسەر تەواوی سنووری ئێمە غاز دابەشە باشە ئەم چارەسەریە هەمیشەی یان بە شێوەیەکی کاتی چارەسەر کراوە نە بە شێوەیەکی هەمیشەیە چکە ئەوانەی کەەوە کاری کۆچەرێکن لە ماوەی داهاتوودا ئەم ناوچەیە بەجێ هەیڵن بۆ ئەوەکەوا لە وەرگاکان لەم ناوچەیە نەمانوارەوانە کاری کشت و کاڵی شەکەن بامان شێوە و بۆ خەڵکی خۆشمانەوانی دانیشتووی نەحەی سیدەکان لە ڕێگە ئەم پێچبیری کارەوە کە غاز دابەشەکرێ بەسەگەن هەزمەی غاز و کێشەی غازیان نامێنێت باش زیاتر لە کێوە غازی ماڵان دەبرێت وەکو کشکێکە یاخود لە ناوچەیەکی دیاریکراوە غازی ماڵان دابین دەکرێت بۆ سیدەکان لە ڕێگەی کارگەکانی سۆرانەوە لە ڕێگەی دوو کارگەوە بۆ سنووری نەحەستی دەکانەوە غاز دابین ئەکرێت و لە ڕێگەی پێنج بریکارەوە بەسەر هاوڵاتانی ئێمەدا بەشەکرێت باشە هیچ کێشەیەکی دیکەیان نییە سەبارەت بەوەی ئەو ماڵانە ڕەنگە دووبارە قەیرانەکە دروست بێتەوە یان بەپێی پێویست نتوان دەستیان بگات بە غازەکە بە کۆڵانەکانە بە دیاریکایی مەبەستمەوەیە کۆڵان و گەڕەکەەکانی سیدەکان بەسەر دەکەنەوە بەڵێ ئەم پێنج بریکارە هەموو شوێنەکانیان بۆ دابین کرا دابش کراوە هەریەکە و شوێنەکانی خۆی دیارە لە شوێنێک غاز دابەشەکرێت و هەروە ئەبێت بە کۆڵانەکاندا بڕوات یازی ئاگداکردنەوەی هەیە کە مۆسقایەک لێ ئەدرێت کە بەڵێ ئەمە غاز لە ناوچانە دابەشەکرێت و تا ئەو هەزمێش کەوا دروست بوو لە چەند ڕۆژ ڕابردوو بەشێکش بۆ وەگەڕێتەوەکەوە جژنی قوربانی بەسەرداهات لە ڕۆژانی جژنیش زیاتر خەڵک پێویستی بە غاز بۆ ئەمەشان هۆکارێکتر بووە باشە کاک حسان دیارە لە سیدەکاندا تەنها کێشەی کەمی غازی ماڵان کە ئێستا بە شێوەیەکی کاتی جەنابی شوباسیلی و کرد چارەسەر بۆ بە خۆشحاڵیەوە تەنها کێشەی کەمی غازیان نەبووە بەڵکو دەزانین کە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بەداخەوە لە دڵۆڕاوکەیەکی زۆردا دەژین بەهۆی بردومانی چەند ساڵەی ئەو سنوورە برادۆست و سیدەکان کە دەکرێت دەمەوێت بزانم بە کشتی ئێستا بارودۆخی براودۆست و سیدەکان چۆنە سەبارەت بە پرسی بردومانەکان بەردەوامە بردومانەکان ئەم دوو مانگەی ڕابردوو بە بەراورد لەگەڵ مانگەکانی پێشوو خۆی و لەگەڵ ساڵەکانی ڕابردوو ئەم ساڵە بە شێوەیەکی گشتی تۆباران و بردومان لە سنووری ئێمە سوپاس بۆخوا بەرەو کەمی چووە زیاترین بردومانەکانیش لەلایەن تورکیاوە ئەکرا بەهۆی هێرشەکانی پەکە بۆ سەر قەرەقۆڵە سەربازەکانی تورکیا لەم ناوچەیەدا بەڵام لە ئێستادا سوپاس بەخۆ بۆ ماوەی دوو مانگە بێت هەم پێکدارانەکانی نێوان پەکێر لەگەڵ تورکیا لەم ناوچەیەکەمی کردووە هەمیشان ئارامیەک بۆ گونشینەکانی ئێمە گەڕاوەتەوە بۆ لە ئێستادا بەشی زۆری خەڵک ئارامیان بۆ گەڕاوەتەوە کە لە گوندەکان ئەژین یاختەوانێکەوە لە کوێستانەکان خەریکی کاری مەردارین لە سنووری ئێمە باشە بەشێکی ئەو گوندنشینانی کە لەو ناوچانەدا دەژیان ماڵ و حاڵی خۆیان بەجێ هێشت بوو گەڕاونەتەوە شوێنی نیشتە جێبوونی خۆیان لە ڕابردوو لە ساڵی 1970ەوە تاکو ئێستا بەهۆی نێوان شەڕی پەکەکە لەگەڵ تورکیادا بە نزیکەی 180 گوند لە سنووری ئێمەدا چۆل بووە بەشێک لە گوندانە لە ڕابردوو لەژێر کۆنتترۆلی پەکەکەدا بوون بەڵام لە ئێستادا بەهۆی هاتنی جەیشی تورکی بۆ ئەم سنوورانە خەڵک ناتوانێت بەهۆی ناسەقامگیری بارودۆخی ئەمنی بگەڕێتەوە بۆ شوێنەکانی خۆیان وە لە ڕابردووشدا چەند گوندێک لە سنووری ئێمە بەهۆی چڕی بەردەوامی پێکدادانەکانی نێوان پەکەکە لەگەڵ تورکیادا لە بارودۆخێکی ناهەمواری ئەمنی ئەبوون بەڵام سوپاس بخوا لە ئێستادا بۆ ماوەی 2 بۆ 3 مانگە بێت بارودۆخی ئەمنی بۆ ئەم ناوچانە گەڕاوەتەوە خەڵک تۆزێک بە ئارامی ئەژیت لەو ناوچانێکەوە نزیک ململانێ سەربازەکانی نێوان تورکیا لەگەڵ سنووری ئەگەر بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان ئەو خەڵکە مەترسی بۆ ژیانیان دووبارە دروست نابێتەوە لە ئێستادا ناتوانن بگەڕێنەوە بۆ چکە بوویتە ململانێ سەربازەکانی نێوان تورکیا لەگەڵ پەکەکە بارودۆخی ئەمنی ڕێگە نادە بەم هاوڵاتیانە بگەڕێنەوە بۆیە خەڵک بڕیاری چوونەوەی نەداوە بۆ گوندەکان ئەگەر پەکەکە لە سنووری ئێمە بکشێتەوە و بەهانەش نابێت بەدەستی تورکیا بۆ ئەوەی کەوا قەرەقۆڵی سەربازی لەم ناوچەیە بێت یاخود کە هاتوۆتە ئەم ناوچیانە بۆیە چەند جاریش داوا کراوە کە ململانە سەربازەکانی نێوان پەکەکە لەگەڵ تورکیا لە سنووری ئێمە بستن دەرەوە بۆ ئەوەی خەڵک بتوانێت بگەڕێتەوە سەر سنوورەکانی سەر گوندەکانی خۆیان و ئەو شوێنێکەوە پەکەکە لەگەڵ تورکیادا شەڕی تێدا دەکات هیچ ئامانجێک نادات بەدەستەوە بۆ هیچ لایەک جگە لە ماوەیانی
بۆ دانیشتوانی ئێمە نەبێت. باشە تا ئێستا ئەو ئامارەی کە لە بەردەستانە مەبەستم ئەم ساڵە لە مانگی یەکەمی ساڵی 2022 تا ئێستا کە مانگی حەوتە چەندێک هاوڵاتی بریندار یاخود کوژراو بوون بەهۆی ئەو هێرشانەوە. سپاس بخوا تاکو ئێستا هیچ هاوڵاتیەک شەهید و بریندار نەبووە لە ساڵی 2022 تەنها هەندێک مەڕ و ماڵاتی هاوڵاتیانی ئێمە بەرمین کەوتووە کە بە یاخود بەرتیەنتی کەوتووە یان لەلایەن لایەنەکانی شەڕەوە گولیان بەرکەوتووە مردار بوونێتەوە. بەڵام بەگشتی لە ساڵی 2017ەوە لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردوو تاکو 2022 بەداخەوە 21 هاوڵاتی ئێمە شەهید و بریندار بوونە بەهۆی ململانەکانی نێوان بەککە لەگەڵ تورکیا لە سنووری نەحێسی دەکات. باشە تا ئێستا سوپای تورکیا چەندێک هاتۆتە ناو قوڵایی هەرێمی کوردستان و برادۆست و سیدەکانەوە؟ لە ماوەی نزیکەی 2 ساڵە بە هیچ پێشڕەوێک نەکراوە لەلایەن سوپای تورکیاوە و بە ماوەیەکانی ڕابردوو بە نزیکەی 30 کیلۆمەتر بە قوڵایی بە هەروە بە نزیکەی 50 بۆ 55 کیلۆمەتر بە درێژی داخلی سنوورەکانی ئێمە بووە. بەڵام هەر کاتێک کە ئەبینین ململانەکان قورستر ئەبن ژیانی هاوڵاتیانی ئێمەش قورستر ئەبێت بەهۆی بەرکەوتنی پرۆشکی شەڕی نێوان ئەم دوولایەنە بە هاوڵاتیانی ئێمە. باشە کاک ئیحسان ئەم کێشانە هەمووی کێشەن دەزانین کاریگەری لەسەر دەرونی دانیشتوان و هاوڵاتیانی ئەو ناوچانە دروست دەکات بەدەر لەمە لەناو برادۆست و سیدەکانیشدا کێشێکی کەژ هەیە ڕەنگە جەنابەت بە حکمیەوەی کە بەرپرسێکی ئیداریت و بەڕێوەبەری ناحیەی سیدەکانی زیاتر لە نێو کێشەکانی هاوڵاتیانە بیت و ئاگاداربی کە لە نێو سیدەکاندا بەهۆی گرفتی ڕێگاوبانەکانەوە دەناڵێنن پزیشکی پێویستیان نییە ئاوی پێویست بە تایبەتی بۆ خواردنەوە نییە ئەم کێشانە دەمێنێت جەنابە باسی لێەوە بکەی بۆچی لەناو برادۆستدا هەیە و کەی هەوڵی چارەسەرکردنی ئەم بابەتە دەدرێت لە کاتێکا قەیرانی داراییش بە خۆشحاڵی و بوونی نەماوە. هەر بۆ زانیاری ئێوەی خۆشەویست ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کەوا لە سنووری ئێمە ئەکرێن پرۆژەی جێدەستخۆشین هەرێمی کوردستان بە تایبەت شکاویدەم بە تایبەت دەستپێکردنەوەی نەخۆشخانەی قەرەوێلەی سیدەکان کە بە بژمەی نزیکەی 3 میلیارد دەست پێ کردووە هەروەها ڕزام کاک ئیحسان پێم خۆش بوو زیاتر گفتوگۆ لەگەڵ جناب تا بکەم لەسەر ئەم بابەتانە داوای لێبوردنەکەم کە ئەمڕۆ زۆر نەمتوانی گفتوگۆکام لەگەڵ جنابەت درێژە پێ بدەم بە هۆکاریەوەی بە سکایپەوە جنابەت لەگەڵماندای و وێنە و دەنگی جنابەت ناگاتە لای من زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمەدا سپاس بۆ ئیحسان چەلەبی کە بە ڕێزیان بەڕێوەبەری ناحیەی سیدەکان بوون و ڕاستەوخۆ لە برادۆستەوە میوانی بوون بە ڕێگەی سکایپ